ئازیزان هونەرمەندان ڕۆشن بیران ئامادەبانی خۆشەویست بەسخێر هاتن سەردیەمان بەخێر هاتن بۆ یادی ئەستێرەیەکی درەوشاوەی ئاسمانی هونەر و دراما و تەمسیلی کوردی. دڵنیام ئێستا کە هەمووان لێرەین یاد و یادەوەریمان دەگەڕێتەوە بۆ ئەو ڕۆژگارەی کە هەمووان لە شاشەیەک سێری شاشەمان دەکرد و کۆ دەبووینەوە و بۆ ئەوەی ئەو دیمەنە جوانانەی سەر شاشە ببینین کە لەو سەردەمەتاڵەدا هەناسەیەکی شیرینی پێدەبەخشین. مەکی عەبدوڵڵا یان حاجی مەکی ئەو کەسایەتی دیار و خۆشەویستەیە کە هەر کات گوێبیستی ناوی دەبین یەکسەر دەگەڕێنەوە بۆ شاشە ڕەش و سپیەکەی جاران کە بە زمانێکی شیرینی کوردی و بە نواندنێکی جوان بابەتە کۆمەڵایەت و دیارەکانی ئەو سای دەکردە دیاردە و لە نێو خێزان و کۆمەڵگادا بۆ هوشیاریکردنەوە لە دیاردە دزێوەکان و هەمیش بۆ کۆکردنەوەی بینەران و خێزانەکان و ئاشناکردنیان بە هونەری کوردی. ئەم کردەیەی ئەو پەڕی هەستی بەرپرسیارەتی بوو کە هەوڵەکانیان جێگەی شانازی و پێزانینن. بەڕێزان بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان لە چوارچێوەی چالاکیە بەردەوامەکانی وەکو هەمیشە بۆ یادی ئەستێرەکانمان لێرە هەمووانی کۆکردووەتەوە. ئێستا نۆمۆم بۆ یادی 9 ساڵەی دواکۆچی هونەرمەند حاجی مەکیدا دەگرسێنین کە لەلایەن هەندێک هونەرمەند و نووسەرانەوەیە. فەرموون بۆ داگرساندنی مۆمەکان. دەستان خۆش بێت. ئێستاش وتاری بەخێر هاتن لەلایەن بەڕێز دکتۆر سالار عوسمان بەرپرسی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان دەکەین. بەڕێزیان بفەرموون بۆ پێشکەشکردنی وتەکەیان. برای بەڕێزم کاگاری هەرسین بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان، برای بەڕێزم کاک نیاز نووری نەقیبی سندیکای هونەرمەندانی کوردستان، خانەوادەی هێژا و خۆشەویستی هونەرمەندی گەورەی گەلەکەمان مامۆستا عەلیەفەنی، هونەرمەند و نووسەر و ئەدیب و تێکۆشەر و ڕۆژنامەوان و چالاگوانە هێژاکان بەخێر بێن و لە چالاکێکی تری مانادار و پڕڕەنجی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان بەخێراتنتان دەکەین و خۆشحاڵین لە شاری سلێمانی ئەزیز، لە شاری هەڵمەت و قوربانی چالاکێکی تری بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندن و ئاوەردانەوەیەکی وەفادارانەی تری پارتی دیموکراتی کوردستان لە یەکێ لە ڕەمزە هونەریەکانی کوردستان هەمومانی کۆکردوتەوە. ئەم کۆکردنەوەیە بەم هەموو ڕوخسارە جوانە، بەم هەموو قەڵەم بەدەست و هونەرمەند و ئەکادیمیست و تێکۆشەرە لە دوا ساتەکانی ساڵی 2024 بۆ ڕێزگرتن و ئاوردانەوەی ئەمەکدارانە لە یەکێ لە هونەرمەندە گرنگ و گەورە و کاریگەرەکانی کوردستان مامۆستا حاجی مەکی بۆ خۆی مانا و دەلالەت و مەغزای قوڵی هەیە. یەکێ لە مانا و دەلالەت و مەغزا قوڵەکانی ئەوەیە کە ئێمە لە بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندن بەردەوام پێمان وایە کە مێژووی کورد و مێژووی کوردستان لەگەڵیشیدا مێژووی هونەر و کلتوری کوردی مێژوویەکی زەنجین و سەنجینە و پێویستە ئاوڕی لێ بدەینەوە. مانایەکی تری ئەم ئیڤێنت و چالاکیە پڕڕەنگانەوەیە کە ئێمە دەکرێت لەگەڵ نەوەی ئێستا گرێدانەوەیەکی معریفیانە، ئەمەکدارانە، زانستیانە، نیشتیمانیانە هەموومان کۆکاتەوە بۆ بەیانیەکی باشتر. مانایەکی تری ئەم ئیڤێنت و چالاکیانە ئەوەیە کە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان ڕەمزەکانی دوێنێ لەبیر ناکەین و بەردەوام وەبیر خۆمان و نەوەی ئێستایان دەهێنینەوە. مانایەکی تری ئەوەیە کە وێزگە گرنگەکانی هونەری کوردی لە نێویشیدا دراما و نواندن پڕن لە واقع و
گەورەی و شانازی کە پێویستە هونەرمەندانی ئێستا بە تایبەت هونەرمەندە لاوەکان بە ئیفتیخارەوە ئاور لە مێژووی دوێنەی هونەری کوردی بدەنەوە کە مامۆستا حاجی مەچی یەکێکە لە ئاستێرەگەشەکانی ئاسمانی ئەم هونەرە ڕەسەنە کە سەردەمانێک هەمومانی بەدیار تەمسیلە ڕەش و سپیەکانی بەڵام بەمانە ڕەنگە و ڕەنگەکانی کۆ دەکردەوە و پێی دەگوتین ئەمەیە کۆمەڵگەی کوردی و ئەمەیە خەمەکانی کۆمەلگە و خێزان و ماڵباتی کوردی و ئەمەیە بینینی ڕاست و دەتوانین لەم ڕێگا ڕاستەوە بتوانین کێشەکان چارەسەر بکەین. بۆیە هەمومان یادگاریمان لەگەڵ ئەم ڕۆژانە هەیە و نۆستالژیایەکی قوڵمان لەگەڵ مامۆستا حاجی مەچی و هەموو ئەوانە هەیە کە لەو کاروان و زەمن و سەردەمەدا لەگەڵ مامۆستا حاجی مەچی کاریان کردووە. هەر یەک لە ئێمە جۆرێک لە یادەوەری، جۆرێک لە ئاوردانەوەی وەفادارانەمان هەیە. بۆیە حاجی مەچی لای هەموومان تەکتەک و لای هەموو گروپ و لایەنەکانیش کەسێکی خۆشەویست و ئازیز بووە، چونکە توانی بێتی لە قۆناغێکی گرنگ دەستبارێکی خێر لەگەڵ چارەسەری کۆمەڵایەتی لە ڕێگای هونەری دراما و نواندن و دواتریش فیلم و سینەما دەستبارێکی گرنگ و خێر بگرێ. حاجی مەچی ژیانی دەرەتانەکانی گوزەرە هونەریەکانی بەرهەم و هزر و داهێنانەکانی هی ئەوەیە لێی کۆڵینەوە، هەڵوەستەی لەسەر بکەین، کتێب و پەرتوچی لەسەر بنووسین، ڕۆژنامە و گۆڤار و رادیۆ و تەلەڤیزیۆنەکانمان کاری دیکۆمنتاری لەسەر بکەن، دەرس و پەندی لێوەرگرین. تەنانەت ژیانی کۆمەڵایەتیشی کە جۆرێک لە ڕازبێژی و ڕاشکاوی تیا بووە، ئەم تووڕەیەشی کە هەی بوو هەندێک جار هی ئەوەیە لەسەری هەڵوەستە بکەین، چونکە ئەوانەی تووڕەن هەمیشە بەشێک لە حەقیان لایە، ئەوانەی ڕاشکاون بەشێک لە چارەسەر بۆ زامەکانیان لە هەکبەدایە. ژیانی مامۆستا کە لە سلێمانیەوە ئەپڕێتەوە بۆ شارەکانی تر بە تایبەت بۆ هەولێر و هەموو کوردستانی شانەیەوەیەکە هونەرمەندی باش ڕچەشچێنە، نووسەری باش، قەڵەمی باش، ئەو نووسەر و قەڵەمە ڕچەشچێنانن کە شارەکانی خۆیان تەجاوز دەکەن و ئەبن بە مڵکی هەموو شارەکان و هەموو کوردستان و هەموو نیشتیمان و هەموو کوردستانی گەورە. مامۆستا حاجی مەچی یەکێ لەو هونەرمەندانە بوو کە زۆر زوو سلێمانی تێپەڕاند و هاتە هەولێر، هەولێری تێپەڕاند و گەیشتە بادینان، بادینانی تێپەڕاند و بووە بەشێک لە ویزدانی زیندوی هەموو کوردستان. بۆیە بەردەوام یادی دەکەینەوە بە ئیفتیخارەوە ڕۆژە گرنگەکانی وەبیر خۆمان دەێنینەوە و پێمان وایە مامۆستا حاجی مەچی زۆری خزمەتی کوردستان کردووە. بۆیە بەداخەوە لە ماوەی ئەو هەموو ساڵەی دواکۆچی ئەم کەڵە هونەرمەندە گرنگەی کوردستان وەکو پێویست یادی نەکراوەتەوە، ڕێزی لێ نەنراوە، گوێ لە خانەوادەکەی نەگیراوە. لێرەوە ڕووی دەممان لە پارێزگای سلێمانی دکتۆر هەڤاڵە بووبەکر کە قەول بوو بێ بەڵام التزامێکی هەبوو، یەکێ لە شەقام، یەکێ لە قوتابخانە، یەکێ لە شوێنە گرنگەکانی شاری سلێمانی بە ناوی مامۆستا حاجی مەچی بکرێ. هەر لێرەوە ڕووی دەممان لە سندیکا و هەموو نێوەندەکانی تری هونەر هەیە، بەردەوام ئاور لە خانەوادەی هونەرمەندان بدەینەوە، بە تایبەت ئەو هونەرمەند و نووسەر و ئەدیب و ڕۆژنامەڤان و تێکۆشەر و قەڵەم بەدەستانەی دوێنێ لە سەردەمی زوڵم و تاریکیدا چرا و ڕووناچیان بۆ نەوەکان هەڵگیرساندووە. درود بۆ گیانی مامۆستا حاجی مەچی و هەموو ئەوانەی بە پیتێک، بە وشەیەک، بە ڕستەیەک، بە پەرەگرافێک، بە دەقێک، بە کتێبێک، بە درامایەک، بە هونەرێک خزمەتی کورد و کوردستانیان کردووە. هەر لێرەدا لەم دەرفەت و دەرەتان و دەلیڤەیەدا بە باشی دەزانم لە خزمەتتاندا باسیەوە بکەم کە مامۆستا حاجی مەچی یەکەم بەرهەمهێنی فیلمی سینەمای کوردیە لە باشووری کوردستان لە دوای ڕاپەڕی کە فیلمی نێرگز بۆچی کوردستانە. ئەمە بۆ خۆی خەسڵەتی داهێنان و داهێنەری بە مامۆستا حاجی مەچی بە عەلیەفەنی خۆشەویست دەبەخشێ. دیسان ئەگەر سەیری ئەو هەوڵانە بکەین کە مامۆستا حاجی مەچی داویەتی لە بواری نووسین، بیرۆکە، لە بواری نواندن، تەنانەت هەندێک کات لە بواری دەرهێنان و لە بواری هونەریش وەکو تەکنیک هەمووی نیشانەی ئەوە بووە کە مامۆستا حاجی مەچی خەمخۆرێکی گشتگیر بووە بۆ هەموو بوارەکان، تەنانەت پەیوەندی کۆمەڵایەتی و جڤاچەکانی، تەنانەت پەیوەندی لەگەڵ گەنج و لاوانی کوردستان، تەنانەت سەردان و بەسەرکردنەوەکانی بۆ شارەکانی کوردستان، تەنانەت خەم خواردنی بۆ پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان. هەموو ئەمانە پێمان دەڵێ کە ئێستا ئێمە یادی هونەرمەندێکی خەمخۆری کوردستان دەکەینەوە کاویز مامۆستا حاجی مەچیە. کاتان زۆر ناگرم، سوپاس بۆ ئامادەبوونتان کە بەردەوام چالاکیەکانی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندن ڕەنگدەردەت و بەرهەمدارتر و ڕەونەقدارتر دەکەن. سوپاس بۆ هەموو ئەوانەی لەم ئیڤێنتە ماندوو بوون، ئەم ئیڤێنتەیان ڕێخست.
سوپاس بۆ ڕادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی کە بە بەردەوامی لەگەڵمان هاوکارە، سوپاس بۆ هەڤاڵان لە سەرجەم نێوەندەکانی تر. جارێکی دیکە بەخێربێن سەرسەر و سەرچاوان و درود بۆ گیانی پاچی شەهیدان سەروەریان بارزانی نەمر و کاگدریسی هەمیشە زیندوو. زۆر زۆر بەخێربێن. سپاس بۆ دکتۆر سالار عوسمان بەرپرسی بەشی ڕۆشنبیری و ڕاگەاندنی پارتی دموکراتی کوردستان. بەڕێزان، ئێستاش وتاری سندیکای هونەرمەندانی کوردستان لەلایەن بەڕێز نیاز نووری نەقیبی سندیکای هونەرمەندانی کوردستان دەکەین. بەڕێزیان با بفەرمونون بۆ پێشکەشکردنی وتەکەیان. ئەم کاتتان باش ئامادەبوانی عزیز لە یادی 9 ساڵەی کۆچی دوایی هونەرمەند مەکی عەبدوڵڵا یاخود ناوە زیاتر باوەکەی ناو خەڵک بڵێن عەلێفەنی جارێک کە بە ناوی ئەنجومەنی سەندیکای هونەرمەندانی کوردستانەوە پرسە و درود بۆ گیانی ئەنێرین. ئێمە زۆر جار باز لەواکەین کە هونەرمەند دەبێت پێشەنگ بێ لە کۆمەلگا و ڕۆڵی پێشەنگی ببینێ بۆ ئەوەی کۆمەلگا لە قۆناغێکەوە بەرێ بە قۆناغێکیکە یاخود کۆمەلگا لەو دیاردە دزێ و لەو حاڵەتە ناشینانە دەرباس بکە بۆ ئەوی بتوانێت بێتە کۆمەلگایەکی ژیاری و بێتە کۆمەلگایەک بتوانێت ئایندەی خۆی بنەخشێنێ. عەلێفەنی یەکێکە لە ڕابەرانی درامای تەنز ئامێز لە سەرەتاکانی دروستبوونی درامای کوردیە و کارەکانی لە تەمسیلەکانی ئەو کاتێک کە لە تەلەڤیزیۆنی کەرکووک و بەغا تۆمارەکراوە پەخشەکرا گەواهی ئەو حاڵەتە ئەدەن ئەو تەنز ئامێز و دراما تەنزی ئامێزەی کە تا ئێستا کە ئێمە ئێستا لە ساڵی لە کۆتایی 2024 ئاینوەچین بۆ ساڵی 2025 هەتا ئێستا ئەو شێوازە لە دراما لە ناو درامای کوردیە بەردەوامە و کاری لەسەر کراوە و هەندێک ئاڵوگۆڕ لە فۆرم و لە شێوازی کارەکان ناکراوە، بەڵام ناواخن و ناوەڕۆکەکەی لەسەر هەمان ئەو ڕێچکەیە کە عەلێفەنی و هاوڕەکانی لەو سەردەما دەستیان پێ کردووە. بۆیە ڕۆڵی حاجی مەکی زۆر بە گرنگ ئەبینین لە بەرەمهێنانی ئەو درامایە و ڕۆڵی زۆر بە گرنگتر ئەبینین لەوەی کە کۆمەلگای ئێمەی لە کۆمەڵێک دیاردەی ناشین و دزێەوە دەرباز کرد و زیاتر هۆشیاریدایە خەڵکانی ئێمە. لە بواری فیلمسازی وەکو کاک دکتۆر سالار ئاماژەی پێە یەکێکە لە بەرهەمهێنە سەرەتایەکانی فیلمی 35 ملیم نێرگز بووکی کوردستان، بەڵام بەس بۆ ڕاستکردنەوە دوای ڕاپەڕین نیە، پێش ڕاپەڕینە. نێرگز بووکی کوردستان کاتی خۆی لەگەڵ کۆمپانیایی بابل ئەو کارە بەرهەمهێنراوە لە پێشنەوەیەک و ئێستاش بەکرەکانی ئەو کارە لای کاک حەمەسەی حەمەکەریم کە ئەویش بەشێکی بودجێ بەرهەمهێنانی ئەو فیلمی دابین کردبوو کاتی خۆی لە لای ئەو ماوە. هیوادارم بەڕێوەبەرایەتی سینەمای سلەیمانی یا هەولێر یا دهۆک یا سینەماکارانی ئێمە بتوانن ئەو بەکرانە وەربگرنەوە و بتوانن بیگۆڕن بۆ سەر شێوازی نوێی کاری نمایشکردنی فیلمی دیجیتاڵی بۆ ئەوەی خەڵکی ئێمە بتوانێت ئەو فیلمە بینێت. چکۆ فیلمە کاتی خۆی لە سینەما ئیشی کرد لەوانەیە ئێستا لە یادەوەری زۆر خەڵکی ئێستا و گەنجی ئێستا تەنانەت هونەرمەندەکانی ئێستا تەنها بەناو بیستبێتیان نیان بینی بێت. بۆیە جارێکیکە لە کۆتایی ئەم مەراسیمە ئەمە ئەوە بڵێم کە ئێمە وەک سەندیکای هونەرمەندانی کوردستان هەمیشە هەوڵمان داوە لە خۆشی و ناخۆشیەکانی هونەرمەندانە بەشدار بین و بە وەفا بین بەپێی ئەو توانایی کە لە بەردەستمانە هەیە توانی بێتمان خزمەتی سەرجەم هونەرمەندان بکەین. بۆ خۆتان نەزانن ئەمڕۆ دنیا بۆتە دنیای مادیات و سەندیکای هونەرمەندانی کوردستان ماوەی 10 ساڵە بەداخەوە هەم لەلایەن حکوومەتەوە هەم لەلایەن پەرلەمانەوە هەم لەلایەن هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە تا ڕادەیەکی زۆر پەراوێز کراوە، هاوکاری ناکرێ، پاڵپشتی ناکرێ. بۆیە ئەگەر ئێمەش کەم تەرخەمیەکمان هەبێت لە خزمەتکردنی هونەرمەندانی خۆمانە لە زاخۆ هەتا خانەقین بە کەرکووکی قودسی کوردستانیشەوە، ئەوە لەوانەیە زۆربەی خەتاکە لە ملی ئێمانە بێ. بەڵام ئەو بەڵێ نادێنەوە هەتا ئێمە لەم شوێنە بین و ئەو هونەرمەندانی کە دێنە جێگەمان هیوادارم ئەو پەیامەی ئێمە بە بەردەوامی درێژە پێ بدەن کەویش ئەوەیە سەندیکای هونەرمەندانی کوردستان خزمەتکاری سەرجەم هونەرمەندانە لە هەر شوێنێکی کوردستان بە تاراوگەوە بەبێت جیاوازی بیر و ڕاو ئایدۆلۆژیا.
دەستخۆشیم بۆ ڕێکخەرانی ئەم یادە و هیوادارم لە بۆنەی ناخۆشیە یەکتری نەبینین، دایمە لەو بۆنانە یەکتری بینینەوە کە شوێنی داهێنان و کاری تازە و کاری نەبێت. سپاس بۆ هەموولایەک. سپاس بۆ بەڕێز نیاز نووری. بەڕێزان، ئێستاش پێکەوە دۆکۆمنتاریەک سەبارەت بە ژیان و بەرهەمەکانی حاجی مەکی سەیری دەکەین کە لەلایەن تەلەڤیزیۆنی سلێمانیەوە ئامادەکراوە. دەستیان خۆش بێ، فەرموون با پێکەوە بینەری بین. باوکم کەسێکی زۆر مهرەبان بوو، زۆر دڵسۆز بوو بۆمان، بۆ خێزانەکەی، بۆ کەسوکارەکەی. هونەرمەندێکی بەتوانا بوو، هونەرمەندێکی کۆمیدی زۆر بوێرانە بوو. ئەتوانم بڵێم هاوڕێی هونەرم بووە، هاوڕێی سەفەرم بووە، هاوڕێی کۆمەڵایەتی و فەرمانبەریم بووە. لە زانکۆی سلێمانی پێکەوە بووین. پێ بکەنم دەبڕۆ باوکم دێ وەحاد چی؟ بوو بپڕکەم لەوە دەباش دەبڕۆ خوارد. هونەرمەند محەممەد مەکی عەبدوڵڵا معروف ناسراو بە عەلیەفەندی لە ساڵی 1939 لە شاری ئامێدی سەر بە پارێزگای دوهۆک لەدایک بووە. لە ئەسڵدا خەڵکی شاری سلێمانیە. بەهۆی ئەوەی کە باوکی فەرمانبەری گومرگ بووە لەوێ ژیاوە. دوو خوشک و یەک برای هەبووە. بەهۆی خراپی باری گوزەرانی خێزانەکەیەوە نەیتوانیوە خوێندن تەواو بکە و حاجی مەکی خاوەنی کوڕێک و کچێک بووە. لە کاری هونەریدا زیاتر لە 1300 بەرهەمی هونەری هەیە. کوڕەکەی لە کاتی بەشداریکردن لە فیلمی باوە ژنخوا بناسە ڕۆڵی بینیوە. بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستداوە. سەرەتا کە زانیم باوکم هونەرمەندە، بەوا بۆم دەرکەوت کە ئەچوینە هەر شوێنێک، هەر کۆمەڵ شوێنێکە بڵێن شوێنێکی گشتی بواە لێکۆ ئەبوونەوە. ئیتر خەڵکی ئاسایی لێکۆ ئەبووەوە، مناڵ لێکۆ ئەبووەوە، گەورە هەموو بەتەمەن. بەڕاستی بەوا بۆم دەرکەوت کە لە تەلەڤیزۆنیش ئەم بینی کە تەمسیلەکانی زۆر زۆر خۆش بوو، ئەچۆ ناو خەڵکەوە تەمسیلەکانی. بەوا ئیتر بۆمان دەرکەوت کە باوکم کەسێکی خۆشەویستە لە ناو خەڵکە، لە ناو کۆمەڵگەی کوردیە و لە دەریشەوە هەر بە هەمان شێوە یعنی خەڵک ئەیناسی و جمهوری تایبەتی خۆی هەبوو. بەڕاستی من وەکو مام وا بوو، چکە وەختی خۆی ساڵی 59 لەسەر چنار بووین. ئێمە لە 57 لێو بین، بە زیاتر لە 59 کاک حاجیمان ناسی پشتی بە پشتی ماڵی ئێمەوە بوو. ئەوان ڕووی لە ماڵی مرکزەکەی سەرچنار بوو، ئێمە لە دیوی ناوە بووین. کە حاجی هەتا بڵێ پیاوێکی خۆشمە و پیاوێکی قسە خۆش و ڕەفیقاتی زۆر خۆش بوو. گەرێکێک لی بزانایە ئیتر لە کوڕەکەی خۆی خۆشتەویست. بۆ شوێنە بڕۆشتە تەلەفۆنی بۆ کەرمەوە بێت لەگەڵ ما بێ. ئیتر داوام هەبووە، ئیشم هەبووە، هەر شتێکم هەبووە، تەلەفۆنێک کرێ و ئەڕێم بۆ فڵان شوێن بەیانی. ئیتر ئەگەر لە داوام بوومایە بۆ ئیجازەم کردە، یان مەسەڵەن کاتی داوامیش نەبووە، پێی باشتر بوو کە یەکسەر بڕۆین بێ ئەوەی ئیجازە بکەم، بێ تەکلیف لە بەڕێوەبەرەکان کەم، یەکسەر ئەڕۆشتین بۆ هەموو لایەک، چونکە بۆ هەر شوێنێک بڕۆشتە ئەبێ ئیلا منی لەگەڵ بوومایە. بینم لەگەڵ حاجی مەکی زۆر خۆش بوو، منی زۆر خۆشەویست وەکو زاوایەکی. ئیتر متمانێکی زۆری بە من بوو، هەر ئیشێکی بکردە، هەر شتێکی کردە پرسی بە من نەکرد. بەڵام ئیتر کاتەکانی هەموو دەخێنا گونجا مەسەلە من لەگەڵا بم، بەڵام زیاتر حەزیە کرد بۆ نمونە کاری هونەریشیە کرد بە من بڵێ و لە چەند کارێکی هونەریشا بەشداری مەکرد، زۆری پێخۆش بوو کە لەگەڵا بووم. حاجی تا بڵێ کەسێکی لەسەرخۆ بوو، کەسێکی حەزیە کرد کێشەکانی کۆمەڵ بە تەمسیل چۆن ئەڵێ بنواندن بیکا و هەم بۆ پێکەنیەک بۆ ناو خەڵک، هەم بۆ چارەسەرکردنی و کێشانەی کە لە ناو کۆمەڵگای هەبوو. وەکو تەمسیلانەی کە لە ڕابردووە کردوێتی، وەکو تەمسیلی ژن بەژن، تەمسیلی باوەژن خوا بناسە، ئەمانە هەموو هەرچەنە بابەتی کۆمیدی تیا، بەڵام ئەمەکو ئامۆژگارێک بوو بۆ خەڵک. ئەوە دوایی ڕسم و دەڵاڵی و شتەکانی لێ دەربێت. بەڵێ سامانی کوڕم و بەجێ سارە و حاجی سامان سامان
بەڕاستی حاجی مەکی باز ناکرێ هونەرمەندێک بوو هەموو کاتی جێگەی ئێستش گۆڕەکە جێگای ڕێز و تەقدیرە پێویست بۆ حاجی مەکی پەیکەرێکی بۆ بکرێ شتێکی بەناوەوە بکرێ چونکە حاجی مەکی خزمەتێکی زۆری کرد زۆر دەربەدەری لە بەواستەی هونەرەوە چەشت زۆر بوون و نەبوونمان بینیمە یەکەوە کە لەو تیپانە ئیشمان کردووە کاتێک ئێمە ئیشمان نەکرد ئەوە نەبوو بە پاداشی ئیش بکەین ئێمەمان و مهمەوەی شتێ بکەین بۆ خزمەتی هونەری کوردی بۆی جەماوەرەکە لێمان ڕازی بێ ئەو خەڵقە بێنینە سەر پێکەنین و سەر ژیانێکی خۆش سەرەتای ناسینم بۆ هونەرمەند حاجی مەکی ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 65 ئەویش پاشەوە بوو کە زانی بووی من ئەو کاتە دەرچوو بووم لە پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغا و ئەویش ئیشی هونەری بەدەستەوە بوو پرسیار لەم لەولۆ بە هەر حاڵ زانی بووی منیش یەکێکم لەو دەرچوانەی پەیمانگەی هونەرە جوانەکان بەهۆی چەند کەسێکەوە خۆی هاتە ماڵمان نەما ناسی بەڕاستی بەڵام دوایی کە کەوتی نەقسە باسی خۆی کرد وتی ئێستا نیازم هەیە فلیمێکی سینەمایی بکەم پێویستیم بە یارمەتی هەموو کەسێکە بە تایبەتی ئەو هونەرمەندانەی کە لە بەغا دەرچوون یعنی بەڕاستی حەزی کرد و هەموو ژیانی تەرخان کات لە پێناوی شتێکە کە بۆ کۆمەڵگە باش بێ و ئامۆژگارێک بوو بۆ کۆمەڵگەکە ئیتر بەداخەوە لەم دوایە کە نەخۆش کەوت هەرچەنە نەخۆشەکە زۆر ڕێگر نەبوو لە نواندنەکانی بەڵام هەر ئەو توانایی نەما کە بتوانێت بێتۆ سەر شاشەیە بچێتۆ سەر شانۆگەری و بەرهەمەکانی پێشەشکە لە ڕۆژانی دژوارە ئەو توانیکەوە پەیامی خۆی بگەێنێ هەندێک جار نووسینیشی هەبوو لە کاری کاتێر و بەرنامەکانە هەموو ئەزانینکەوە ڕۆڵێکی گرنگی هەبووە دڵی هەمووانی خۆش کردووە بەڕاستی هەرچی بڵین لەباری حاجیەوە ڕەنگ هەیە مافی خۆی پێ نەدرێ بەڵام هیوادارم هەر بە زنووی لە دڵ و هزر و هێزی هەمووانە بمێنێتەوە وەفامان هەبێت بۆ ئەو جۆرە کەس حاجی مەکی ساڵی 1953 لە شاری کەرکووک بە شانۆگەری پێکەنین بە بێیاسا بۆ یەکەمین جار چۆتە سەرشانۆ لە ساڵی 1950دا گروپی هونەری خەباتی لە شاری هەولێر دامەزراندووە لە شاری سلێمانیش هەمان گروپی لە هەمان ساڵدا دامەزراندووە بۆ یەکەمین جار لە ساڵی 1964دا فیلمێکی سینەمای کورتی نیو سەعاتی بە ناونیشانی ڕەهێڵە بەرهەمهێنا کە لە نووسینی کامەران موکری و دەرهێنانی یوسف جەرجیسی بووە لە ساڵی 1990 دەبێتە یەکەم بەرهەمهێنەری فیلمی سینەمایی نێرگز بووکی کوردستانە لە 5 تشرینی یەکەمی ساڵی 1991 وەک یەکەمین فیلمی سینەمایی کوردی باشووری کوردستان چۆتە سەر شاشەی سینەماکان و هەر ئەو ڕۆژەش کرا بە ڕۆژی سینەمایی باشووری کوردستان بەشێک لە بەرهەمەکانی هونەرمەند عەلی ئەفەندی کە ناوبانگێکی باشی پێ پەیدا کردووە شانۆگەری پێکەنین بە بێیاسا باوەژن خوا بناسا بەقەد بەڕێی خۆت پێڕا بکێشە جام کە پڕبوو لێی دەڕژێ ژن بە ژن بڕیار مامەخەمە کۆلارە بەر لە جێی خۆی سەنگینە ڕێچکە گوڵەکانی ماڵئاوایی کۆتا بەرهەمی ئەم هونەرمەندە مەزنا بە ناوی ئەنفال بوو کە نەیتوانی تەواوی بکات و تەمەن ڕێگەی نەدا و کۆچی دوای کرد دوای بەسەربردنی ساڵێک بە ئازاری گورچیلا لە شەوی هەینی 18 کانونی یەکەمی ساڵی 2015 کۆچی دوای کرد لە ڕۆژی شەممە 19 کانونی یەکەم تەرمەکەی لە ڕێوڕسمێکدا لە گردی سەیوانی شاری سلێمانی بە خاک سپێردراو بەرهەمە جوانەکانیشی بۆ بینەران و بیسەرانی هونەر بەجێهێشت. دایمەن نەسیحەتی بۆ کردین عنی باسیە شەوان دانیشتین قسەی خۆشی بۆ کردین تەمسیلەکانی زۆر بەلاوە خۆش بوو کە سەیرمان ئەکرد یەکسەر ئەیوت ڕای خۆتانم پێ بڵێن عنی یەکەم کەس ڕای خێزانەکەی زۆر بەلاوە گرنگ بوو پاشان ڕای خەڵکی وەرەگر لەسەر هەر هونەرێک کە ئەی کرد ئێوارەیەکیان ئاری تەلەفۆنی بۆ کردم ئاری زاوایەتی و وەکو کوڕیشی وا بوو زۆر خزمەتی ئەکرد
هانی تەلەفۆنی بۆ گوتی وەڵا چوین بۆ ڕاپەڕین و لەوێ داوەت بووین لە دوایە کە گەڕاوینەتەوە حاجی لە پێشەوە ڕێ و توێتی نەچمە سیارەکە دانیشتمە تا ئێوەن وتی کە ئێمە هاتیم بڕین سواری سیارەکە بووین سیرەکەم حاجی ئاوای کردووە فەقیرە بخۆی جاری لە دەستدا کە تەلەفۆنی بۆ من کرد زۆر لام ناخۆش بوو وتم لە چۆن وتی وەڵاوە لە خەسخانەوە هێنینەوە هێنانەوە مزگەوتی ئاحەسوور ئیتر لێوە بین بە دیارەوە هەتا بەعنی و بەعنیشتی تر بتمان لە گردی سێوان ناشتمان خوا عەفیکە ڕەحمەت لە قەبری ڕەفیقێکی زۆر خۆشەویست بۆ هەموو تەمەنێگە بوونجا بەڕاستی حاجمەکی زۆر هیلاک بۆ لە ڕۆژانێکی دژوارە توانیوێتی پەیامی هونەری بگەێنێ بە گەلی کورد لە ناو و لە دەرەوەی کوردستانیشە بەڕاستی هەرچۆنێ بڵێن لەبارەی حاجمەکیەوە ڕەن هەیە ئاستی خۆی پێنەین بەڵام ئەوەی هەیە کە توانیوێتی ژیانی خۆی بە فێڕۆ نەیات ئەوەی توانی بووی بە ژیانیا کردی و ئەبێ لە ئیشارەت بۆ بین کە حاجمەکی بمانێەوە نەمانەوێ جێپەنجەی دیارە ئیشەکانی دیارە و ئەتوانین بڵێن بووە بە سومبلێک و بووە بە هەندەرێکی ئیشی کوردی ئیشەڵا ئەمانەی کە ئیستش لە بواری هونەرە ئیشەکەن و ئەم گەنجانەی کە تازە پێگەشتون بۆمان ئیشەڵا تەمەند درێژ بن بتوانن ئیشەڵا بەکاری جوان و بە ئیشی جوان جێگای ئەوانش پڕکەنەوە بەرهەمی جوانمان بۆ بکەن بۆ کوردستان ئیشەڵا ئیشەڵا هەمیان سەرکەوتوو بن ئیشەڵا جێگایان بەهەشت بێ ئیشەڵا تەمەنی درێژیان بۆ ئەم گەنجانە بەجێهێشت بێ و گۆڕەکانیان پڕ بێ لە نور هەموو هونەرمەندانی کوردستان هونەرمەند و دەنهێنەر بەڕێز کەمال ڕەوف هەنجیرە چەند پەیوێک پێشکەش دەکات بەڕێزیان با بفەرمێت. ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ ماڵی هونەر بۆ یادی ڕێبەرێک و ڕێنوێنەرێکی دەستەی ئایندەی لاوانمان خۆشەویستانی هونەر و هەڵگری ئازاری کۆمەڵگایەک کە جەمسەرەکانی هەمووی بە شێوەیەکی گشتی هونەر دەبێتە ماڵیان. دوریشمێکم بینی کە نووسراوە ساڵانێک هونەر و داهێنان. من دەڵێم حاجیمەکی ساڵانێک ڕەنج و بەخشین بۆ ناو کۆمەلگا و ئازار و ئەشکەنجە و خواروقێچیەکانی ناو کۆمەلگا کە سەر لەبەریان پێویستی بە تێڕوانین و پیاچوونەوە و دیسانەوە دامەزراندنەوەی و چاولێکردنی دەستەیەکی ئایندە و منداڵانی ناو خێزانەکان بە جۆرێکی تر لە ژیان و لە پێکاتەی خێزانی و کۆمەلگا بگەن. حاجیمەکی ڕێنوێنەرێک بوو بۆ چەندەهای وەکو من کە توانیمان لە سەرەتای هەفتاکانەوە لە ماڵەکانی خۆمان ئەگەر شاشەی تەلەڤیزۆنەکانیشمان نەبوو بێ بە نرخێکی کەمیش بێ لە چایخانەکان بتوانین لەو شەوەی کە یادگاریەکانمان دەداتێ ئازارەکانمان پیشان دەدا نەشئەمان پێدەبەخشێ و گیانێکی تەنز ئامێزا خۆشیمان پێدەبەخشێ خۆمان تێوە دەگلان و لەگەڵیا دەژیاین. ژیانەکەمان بوو بە مەبەست بوو بە ئامانج بوو بە ڕێنوێنەرێک وەکو مامۆستایەکی گەورەی کۆمەلگا وەکو مامۆستایەکی گەورەی هونەر کە دەمانبینی چاومان لێ کرد و ڕێگەی هونەرمان کرد کە بتوانین لەو ڕێگەیەوە خزمەتی کۆمەلگاکەی پێ بکەین یان کۆمەڵە ئامانجێک لە مێشکمانە دروست بێت و ڕێی هونەرەوە بیکەین بە دیاری بۆ کۆمەلگاکەمان. حاجیمەکی لە دەمانێکە کە ئێمە تیپی سالارمان دامەزراند بە هەموو ئاواتێک و خواستێک و توانایەکیەوە ئامادەیی خۆی دەربڕی کە هاوکار و پشتگیرمان بێ.
ئێمە لە خزمەت مامۆستا ئەحمەد سالار و برادرانی ترماندا و هونەرمەندە بەڕێزەکان کە هەندێکیان لێرن پێمان وت مامۆستا گیان تۆ لە ناو کۆمەڵگایەکە مامۆستای کە بێیتە ئێرە تۆ جەنابەت دەبێت گوێ لە ئێمە بگری تۆ کۆمەڵگا قوتابخانەتە ئێرە هونەر قوتابخانەمانە تۆ هونەرە بردووەتە ناو کۆمەڵگا و کۆمەڵگا و ئاوێتەی هونەر کردووە ئێمە بە شێوەیەکی دەرڕوانینە هونەر لەبەر ئەوە تکال لەکەین لە دەرەوە چاومان لێ بکە و کەی پێویستی بە ئێمە بێ ئێمە لە خزمەت کارە بە پێزەکانی جەنابتان نابین ئەمە یەکێکی کە بوو لەو تێکەڵبوونەمان کە ئێمە هەمیشە هەستمان بە ئەندێشەی ئەو دەکرد هەستمان بە تاوگڕێکی ئەو دەکرد کە دەیویست لەگەڵ دەستەیەکی تر و دەیویست لەگەڵ تەنزێکی تری هونەرا تێکەڵ بێ بەڵام توانەکانی ئەویش ئەو توانایە نەبوون کە کۆمەلگا ویستی لەسەری هەبوو نەک زانستەکان ئەو لە قوتابخانەی کۆمەلگاوە دروست بوو ئێمە چوینە قوتابخانەی زانست ئەگەر زانستێکیشمان هەڵگرت بێ هێشتا نەمانتوانی پلە و پایە ئەو کەم بکەینەوە یاخود لە پلەی پای ئەو زیاتر ئێمە کارەکانمان بکەین من ڕێزم هەیە بۆ ئەم دەرفەتە ڕێزم هەیە بۆ دروشمەکەتان ڕێزم هەیە بۆ ئەو ناوەندە ڕۆشنبیر و ڕاگەیاندنەی پارتی دیموکراتی کوردستان کە ئەم کۆمەڵە بە پێز و ئەم کۆمەڵە یادە جوانەی لەگەڵ ئامادەبوونی ئەم هونەرمەند و نووسەر و خۆشەویستانەی مامۆستا مەکی کۆ کردوتەوە هەر شادمان بن یادی بەخێر هیوادارم سەندیکای هونەرمەندان ببێتە ماڵداری هەموو هونەرمەندێکی ڕێگا هەڵگری خزمەتکاری کۆمەلگاکەمان لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆتان. سپاس بۆ کاکەمال. بەڕێزان خاتو ئەختەر کەریم ئەزمونێکی سەرەتا و دەستپێکی هونەری تایبەتی هەیە لەگەڵ هونەرمەند حاجی مەکی. بەڕێزیان با بفەرمون بۆ ئەوەی گوتەیەکیان پێشکەش بکەن. فەرمون. ئەم کاتتان باش بە خێراتنی هەموو لایەکەکەم ئمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە تەمەنی 73 ساڵی خۆمە بتوانم لە یادێکی ئەم کەڵا هونەرمەندا بەشدار بم. حاجی مەکی خوا ئەفریقا گۆڕەکەی پڕ بێ لە نور. حاجی مەکی هەموو باس و خواتێک هەڵەگرێ. حاجی مەکی هونەرمەندێکی بەتوانا بوو، هونەرمەندێکی هیلاک و ماندوو بوو کە من لە ساڵەکانی حەفتاوە ئیشم لەگەڵا کرد لەگەڵ حاجی مەکی لەو تەمسیلیانە و درامایانەی کە بەیەکەوە بەشدار بووین. هەتاکو ساڵی نەوەتەکان من بەردەوام ئیشەکانم لەگەڵ حاجی مەکیا بوو دانابڕام لێ. حاجی مەکی هەرچی بۆ باز بکە هێشتا کەمە چونکە زۆر هیلاک بوو بۆ هونەر دەربەدەری زۆر بینی زۆر هیلاکی چەشت بەبوون و نەبوون کە ئێمە لە تیڤەکە بەیەکەوە ئیشمانە کرد. چاوەڕێ ئەوە نەبووین کەس پاداشتمان با ئەمان و بەس خزمەتی هونەری کوردی بکەین. حاجی مەکی خزمەتەکەی هونەری چۆن ئەکرد تۆزێکتان بۆ باس کە مەگەر لە کاتتان نەگرم کە ئێمە هەمومان ئیشمانە کرد لە کاسب لەگەڵمانە بوو لە فەرمانبەر لەگەڵمان بوو لەگەڵ مامۆستا لەگەڵمان بوو لەو تیپە کە تیپەکەمان تیپی نەقابەی کرێکاران بوو هەمومانی کۆ کرد بۆوانێ بێ فەرق و جیاوازی دای ئەناین قسەی بۆ ئەکردین دایمە معنەوێتی بەرزە کردینەوە ئەویەوە خزمەتی هونەرەکەن چاوەڕێی هیچ پاداشتێ مەکەن چاوەڕێ بکەن هونەرەکە پێشخەن. سنووقێکی بۆ دانابووین لە تیپەکە هەمومانیە کە ئێمە ئەوەی مەعاشخۆر بوو مەعاشی وەرئەگرە ئەوەی کە کاسب بوو یەکی نیو دینارمانە کردە ئەو سنووقەوە بۆی ئیشەکانمانی پێ بکەین. ئەیوو کاکە خەمی ئەوەتان نەبێ سنووقەکە هەڵە بچڕین هەتا ئێوە دەورەکان لەبەرەکەن و تەمسیلەکە پێگا ئێمەش دیکۆرەکانی پێەکەین جلوبەرگەکانی پێەکەین. ئەگەڕا لە ناو بازاڕی سلێمانیە جلوبەرگی بۆ هێناین شی بۆ پیا ئەکردین ئەیوو خەمتان نەبێ بۆی ئێمە خزمەتی هونەری کوردیەکەین ئیشەکانمان جوان بێ ئیشەکانمان پێشکەوتوو بێ. حاجی مەکی پشت و قووەتێ بوو بۆ هونەرمەندان خاستەن بۆ ئەوانی کە وەکو ئێمە ئافرەت بووین کە من یەکەم ئافرەت بووم لە ساڵی حەفتا لە شاری سلێمانی چوومە سەر شانۆ
لەگەڵ ئەوە دەورم بینی دایمە پشتێوانم بوو دایمە ئەیوو خەمن نەبێ ئەمە حاجی تر ناتوانم بەسە وازەهێنم ئەیونا کچم بەردەوام بە من پشتیوانتم چی دەیە من بۆ دەکەم دائیمە ئاها لە دایرە ئیجازەی بۆ وەرەگرتم تەشجیعە کردم خزمەتێکی زۆری کرد حاجی مەکی بەڵام داوای من ئەوەیە تکاتان لێ یەکەم لە هەموو دام و دەستگاکان لە هەموو هونەردۆستان لەوانەی کە ئەتوانیان هەیە هونەرمەندان لەبیر مەکەن ئەو هونەرمەندانەی کە هات ماون و لە ژیانان ئێستا ڕێزیان لێ بگرن نەک لە دوای مردنیان لە دوای مردنیان ڕێزم هەیە بۆیان بەس خۆشە ئیستا تۆزە ئێش و ئازارەکانیان کەمکەنەوە بزانن مشکلەکانیان چییە لێیان بپرسنەوە حاجی مەکی نازانم هەرچەند باسی بکەم هێشتا کەمە بۆ ئەو گۆڕەکەی پڕ بێ لە نور لەگەڵ نوری خوا چاو هەڵبڕێن داوای لێبوردنتان لێ یەکەم خوا لە گوناحی ئەو هەموو هونەرمەندان خۆش بێ لێ کوردستان داوای لێبوردنتان لێ یەکەم حەزەکەم زیاتر لەسەری بدێم بەس تەندروستیم تەواو نییە لەوە زیاتری تر ناتوانم باسەکانی حاجی مەکی بکەم خوا لە گوناحی خۆش بێ خوا لە پاداشتان باتەوە بەخێر بن سەر چاوەکانم داوای لێبوردنەکەم لەوە زیاتر ناتوانم دەرهێنەری لاو ئومێد کەمال وەک دەرهێنەر لە چەندین کار لەگەڵ هونەرمەندی کۆچکرد و حاجی مەکی کاری کردووەوە لە ئێستادا بەڕێزیان وەک ئەزمموی خۆیان بابێن چەند وتەیەک پێشکەشکەن سەبارەت بە حاجی مەکی. ئێوارەتان باش هونەرمەندانی ئازیز میوانە خۆشەویستەکان دەستخۆشیم هەیە بۆ ڕێخەرانی ئەم یادا بە هیوام ئەم جۆرە یادانە بەردەوام بێ بۆ ئەو هونەرمەندانەش کە لە ژیانە ماون و بەردەوامی زیاتری هەبێ بۆ ئەو هونەرمەندە ئازیزانەی کە سەردەمانێ خزمەتیان بە هونەری کوردی کردووە و ئێمە بە دیارێنەوە دانیشتوین و مێژوویەکی جوانیان بنیاد ناوە بۆ هونەرەکەمان. وەکو ڕاستکردنەوەیەک من تەنیا وەکو نووسەر لە یەک کارە لەگەڵ هونەرمەندی گەورە حاجی مەکیا کارم کرد ئەویش درامای قاقا بوو کە بوو بە وێزگەیەک بۆ ناسینی هونەرمەندی گەورە حاجی مەکی و هاوڕێتێکی نزیکمان پیا کرد بەیەکەوە. بەڕێزانەگەر زۆر بە کورتی باسی کارەکانی هونەرمەند حاجی مەکی بکەین ئەتوانین حاجی مەشیدا بنین بە پێشەنگ و داهێنەری جۆرێک لە کۆمیدیا کە پێوترێ کۆمیدیای کۆمەڵایەتی پێشەنگ و داهێنەری ئەو جۆرە کۆمیدیایە لە باشووری کوردستان. حاجی مەشی لە ڕووی بیرۆکەوە هەمیشە ئەو بابەتانەی هەڵەبژارد کە نزیک بوو لە کۆمەلگاوە نزیک بوو لە خێزانەکانەوە نزیک بوو لە کاروباری بازاڕەوە هەر بۆیە کاتێکی شکارەکانی ئەهاتە سەرشاشە زیاتر ئەچۆ ناو بینەرەوە. لە ڕووی زمانەوە زمانێکی زۆر سادەی هەڵبژارد بوو کە کەسانی تێگەیشتوو لە هونەروە کەسانی ئاسایش لەلایەن پەسەند بوو تێگەیشتن هەر بۆیە دیالۆگەکانی حاجی مەکی هەرزوو کەوتۆتە سەر زمانی خەڵکی ئاسایی و هەموو کەسانێک و لە ڕووی نواندنەوە بە جۆرە نواندنی ئەکرد کاتێک کە نواندنی کەسێکی قەرزاری ئەکرد ئێمە حاجی مەشیمان بیرە چۆوە ئەو کەسە هاتە بەرچاوبان کاتێک نواندنی خاوەن ماڵێکی ئەکرد کە دراوسەکان بێزاریان کردووە دەق ئێمە حاجی مەشیمان بیرە چۆوە ئەو کەسە هاتە بەرچاومان و هەر ئەمەشە کە وای کردووە نەوە دوایینەوە حاجی مەشیان خۆش بێ هەر لە شاشەی ڕەش و سپێەوە تاوەکو ملەوە تاوەکو ئێساس لە یادگاری و لە زاکیرەی ئێمە و نەوەکانی دوای ئێمە شاماوە. شتێک کە لە لای من بوو بەداغ لە دوای زنجیرە درامای قاقاوە ئێمە هەمیشە و بەردەوام یەکترمان ئەبینی یا تەلەفۆنمان بۆ یەکترە کرد. بیرۆکەی درامایەکم لەلا باس کرد لە یەکسەر یەکێک لە شۆڕشەکانی کورد بوو کە زۆر جێگەی خۆشحاڵی بوو و بڕیار بوو کاری لەسەر بکەین. ئەو ساڵانە لە دەرگای زۆر کەسماندا بەداخەوە کە دەرگایان لێ نەکردینەوە کارەکەمان نەگەیشتە ئەنجام و هونەرمەند حاجی مەکی تەمەڕ ڕێگەی نەدا کە بتوانین لە هەوڵدان بەردەوام بین بۆ کارەکەمان. گیانی شاد و هەمیشە سەری ڕێز و نەوازشی بۆ دائەنەوێنین ئێوەش بەخێر بێن. یەک تێبینیشم هەیە کە وەکو برایەکی بچووکی خۆتان لێمەرگرن تکایە با فێری گوێگرتن بین بەداخەوە لێرە چەند بەڕێزێک هاتن قسەیان کرد ئێمە
لەوێ زۆر بە ئەستەم گوێمان لێبوو لەبەر ئەوەی هەر کەس لە شوێنی خۆی و خەریکی قسەیە و گوێ لەو کەسانە ناگرن کە قساکەن. زۆر سپاس. وتاری بنەماڵەی ڕەوانشاد حاجی مەکی لەلایەن بەڕێز ئاری جەلیل عەبدوڵڵا پێشکەش دەکرێت بەڕێزیان با بفەرمێت. بەنای خۆی بەخشندە و میهرەبان، ئامادەبوانی ئەزیز و قەدرگران، خۆشەویستان بەرپرسانی حیزبی حکومی، سەندیکای هونەرمەندان، هاوڕێیانی بزافی ئاشتیبان، بەڕێزانیشێتی هاوردەکارانی کوردستان، هاوڕێیان و دۆستان و میوانان و ڕێخەرانی ساڵیادی هونەرمەندی نیشتیمان، بەخێر هاتن بۆ مەراسیمی یادی هونەرمەند حاجی مەکی، خۆشەویستی جەماوەر و خەڵکی کوردستان. سەبورین بە ئامادەبوونتان. بەڕێزان، ئێمە هەمومان لێرە کۆبووینەتەوە بۆ یادکردنەوەی هونەرمەند و کەسایەتیی خۆشەویست و ڕێزدار، هونەرمەندێک لەناو شادەمار و دڵ و دەرونی هەمووان بەبێ جیاوازی، هونەرمەندێک خەمڵی لە خەم و ئازاری مرۆڤی کورد. ئەمڕۆ یادی هونەرمەندێک کۆمان دەکاتەوە کۆچی دڵمان پڕ دەکات لە خەم و بەژارە بۆ لە دەستدانی. ئازیزان، لە یادکردنەوەی ئەمڕۆماندا هەرچەندە حاجی مەشی جەستەی لەواندا نەماوە، بەڵام بەرهەمەکانی زیندون هەمیشە لێرە و لەناو خەرمانێک دایەنان و سەرۆتێک لە ڕابردووی ئێستا و داهاتوو بۆ نەوەکانی هونەرمەندان و هواداران و دۆستانی بەجێماون بە شانازیەوە دەمێننەوە. میوانانی قەدرگران و هێژا، لەم بۆ نەشایستەدا سەبووری و بۆ خۆمان وەک خانەوادە و بۆ خۆشەویستان و بۆ هاوڕێکانی بۆ ناخودای هونەری کوردی و ڕچەشکێن لە دەواازە داخراوەکانی کۆمەڵگا دەخوازین ئامادەبوونی بەڕێستان ڕۆحی بەرزەفڕی عەلێفەنی ئاسودە و ئارام بکات. داوا لە خودای گەورە دەکەین کە بە بەزەیی خۆی لێی خۆش بێت و بیخاتە بەر ڕەحمەتی میهرەبانی یەزدان. هەروەها داوای سەبر و ئارامی بۆ خۆمان و دۆستان و هەواداران و ئازیزان دەخوازین. بەناوی بنەماڵەی خانەوادەی هونەرمەند حاجی مەشی سپاسی ئامادەبوودان دەکەین. بەخێراتن سەر چاومان. لێرەدا بە دەرفەتی دەزانم زۆر سپاسی بێپەیانم بگەێنە بە بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەم بەسەرکردنەوە شایستەیە کە ڕۆحی حاجی مەشیتان ئاسوودە کرد. هەر بمێنن. و ئەمەیە چەپکە گوڵی ڕێز و سپاس و پێزانینی خانەوادی حاجی مەشی بۆ بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان. دەستان خۆش بێ. بروسکێکمان پێگەشتووە لەلایەن بزافی ئاشتیبان لە سلێمانی دەستخۆشی لە یادی 9 ساڵەی هونەرمەندی کۆچ کرد و حاجی مەکی دەکەن. دەستیان خۆش بێ بەشی ڕاگەیاندنی بزافی ئاشتیبان. بەڕێزان، ئێستاش لێرەدا کۆتایی بە مەراسیمەکەمانە هێنین. سوپاس بۆ ئامادەبوونتان